مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن لە دیمانەیەکی هاوبەشی ڕۆژنامەی دێوەڵتی ئەڵمانی و لێماتین دیمانچەی سویسریدا ئاماژەی بەوەدا وەک لە زۆر بابەتدا دنیابینی جیاوازی لەگەڵ ئێردۆغاندا هەیە لە کێشەی کوردیشدا تێڕوانینێکی جیاوازی هەیە. مامۆستا جارێکی تر ئەوەی دووپات کردەوە کە خزمەت پشتگیری لە مافی بەکارهێنانی زمانی کوردی لەلایەن هاوڵاتیە کوردەکانی تورکیاوە دەکات. گولەن لە دیمانەکەدا سەبارەت بە چارەسەری کێشەی کوردانی تورکیا دەڵێت پێم وایە پێویستە ئازادی زیاتر فراهم بکرێت. ئازادکردنی زمانی کوردیش لە خوێندنگەکاندا بەکارێکی ڕاست دەزانم. بۆ ئەمەش پێویستمان بە دەوڵەتێکەیە کەوا لە ناوەندەوە بەڕێوە نەبرێت. گەر ڕۆژێک چاکسازیەک ڕوو بدات ئەوە پێشنیاری دەستوری ئەمریکام دەکرد کە ئازادیەکی زیاتری بۆ هاوڵاتیەکانی فراهم کردووە. گولەن لە میانەی دیمانەکەیدا ئەوەی دووپات کردەوە تێڕوانینی خزمەت هەرگیز لەگەڵ تێڕوانینی خۆسەپێنەرانەی ئێردۆغاندا یەک نایەتەوە و وەک نمونەژوتی بۆ نمونە ئێمە پاڵپشتی ئەوە دەکەین کە هاوڵاتیە کوردەکانمان مافی ئەوەیان هەبێت زمانی کوردیش لەگەڵ زمانی تورکیدا بەکار بهێنن. ئەمەی خوارەوەش بەشێک لە ڕێپۆرتاژەکەیە. ئێردۆغان بۆچی هێندە ڕقی لە ئێوەیە لە کاتێکدا ئێوە سەردەمانێک هاوپەیمانی یەکتری بوو؟ خزمەت هیچ کاتێک پەیوەندیەکی نزیکی لەگەڵ ئێردۆغاندا نەبووە. ئێردۆغان سەردەمانێک وەها خۆی دەردەخست کە هەمان تێڕوانینی ئێمەی بۆ دیموکراسی هەیە، تەنیا هێندە و بەس. ئەویش لەو کاتەدا بۆ هەمان شتەکانی ئێمە تێدەکۆشا. بەڵام ئەو کاتەی دەسەڵاتی گرتە دەست دەموچاوێکی تری پیشاندا. خوێندنگەکانی ئێمە خاوەن تێڕوانینێکی وەها بوون لەگەڵ ئەو ڕژێمە خۆسەپێنەی ئەوی تێکەوتبوو یەک نەداهاتەوە. بۆ نمونە ئێمە پشتگیری ئەوە دەکەین کە هاوڵاتیە کوردەکانمان مافی ئەوەیان هەبێت زمانی کوردی لەگەڵ زمانی تورکیدا بەکار بهێنن. ئەو من وەک دوژمنی خۆی دەبینێت لە کاتێکدا من هیچ کاتێک ئەوم وەک دوژمنی خۆم نەبینیوە. من تەنیا تکای ئەوم لێکرد کە ئەو بەڵێنانەی لە ڕابردوودا دابووی بیان باتە سەر. خۆی دوژمنی ڕاستەقینەی خۆیەتی، خۆی وەک عاقڵترین مرۆڤی سەرزەوی دەبینێت. بەڵام لە ڕاستیدا لەلایەن هەستەکان حەسوودی، نەفرەت و تۆڵەوە ئاراستە دەکرێت. حکوومەتەکەی لە نێو پارانۆیادا نقم بووە. خوشکێکی گەورەی من ناچارە بۆی بە شێوەیەکی قاچاق ژیان بەسەر ببات. هەر کەسێک کەوا هەمان نازناوی خێزانی منی هەڵگرتە بێت بێ هیچ پرسیار و لێکۆڵینەوەیەک دەست بەسەر دەکرێت. گەر ئێمە بە شێوەیەکی دروست لە ئێوە تێگەشت بێتین، خاڵی سەرەکی ئێوە لە بابەتی کوردەکاندا خۆی دەبینێتەوە. ئێردۆغان خاوەنی هەمان جیهانبینین من نییە. لە سەردەمی تورگود ئۆزاڵ کەوا سەرۆکی کۆماری ئەو کاتەی تورکیا بوو، ئەم کێشەیەی لە ڕێگەی هێنانی هەندێک کەسایەتی کورد و سۆسیال دیموکرات بۆ ناو حکوومەتەکەی بە شێوەیەکی ڕێژەیی چارەسەر کردبوو. من پێم وایە پێویستە ئازادی زیاتر فراهم بکرێت. ئازادکردنی زمانی کوردیش لە خوێندنگەکاندا بەکارێکی ڕاست دەزانم. بۆ ئەمەش پێویستمان بە دەوڵەتێکەیە کەوا لە ناوەندەوە بەڕێوە نەبرێت. گەر ڕۆژێک چاکسازیەک ڕوو بدات ئەوە پێشنیاری دەستوری ئەمریکام دەکرد کە ئازادیەکی زیاتری بۆ هاوڵاتیەکانی فراهم کردووە. چوارچێوەی گشتی تێگەشتنی ئێوە بۆ ئازادیەکان چییە؟ ئێردۆغان پێی وایە مەتبەخ شوێنی ژنانە. ئایا ئەمە یەکێکە لەو هۆکارانەی نێوانی ئێوەی تێکداوە؟ من شخصی خۆم لە یانگری مۆدێلێکی پیاوسالاری نیم، چونکە ئەمە بە گوێرەی سەرەتاکانی مێژووی ئیسلام هەنگاوێک لە دواوەیە. ژنان پێویستە لە هەموو شوێنێکی کۆمەلگادا بوونیان هەبێت. گەر ژنێک خوازیاری ئەوە بێت کە ببێتە دادوەر یاخود فڕۆکەوان، پێویستە هیچ شتێک ڕێگری لەم خواستەی نەکات.